سڵاوی خواتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێ گەنج جوانترین سڵاو و خۆشەویستیتان لێبێ. من ڕیاز کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵقەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆتان پێشکەشەکەم و لە بەرنامەی گفتوگۆ ئەم جارەماندا باز لە هۆکارەکانی زیادبوونی ڕووداوی هاتووچۆ دەکەین لە هەرێمی کوردستاندا. بێگومان ئەو ڕووداوەی کە دوێنێ زۆر بەداخەوە لەسەر ڕێگەی هاتووچۆی عەربەت زڕایان ڕوویدا کە بەهۆیەوە 6 کەس بوونە قوربانی و چواری تریش بریندار بوون. یەکێک بوو لە ناخۆشترین و پڕتراژیدیاترین ڕووداوەکانی هاتووچۆ توانین بڵێن لەم ساڵدا کە بەداخەوە تا ئێستاش ئەتوانین بڵێن شۆفێران و سەرنشینان و یا کەسوکاری قوربانیەکان هۆکارەکەی بۆ خراپی جادە و نەبوونی هێماکانی هاتووچۆ یا لاوازی هێماکانی هاتووچۆ و ئەمە دەگەڕنەوە و برایانی هاتووچۆش و بەڕێوەرایەتی هاتووچۆش هۆکارەکەی بۆ پابەند نەبوونی شۆفێران بە یاساکانی هاتووچۆ و هۆکاری سەرەکیش بریتە لە تیژڕەوی و پابەند نەبوون بە ئەو ڕێژەی کە پێویستە لە هەر جادەیەکدا لە شەقامێکدا شۆفێر پێی بڕوە. ئێمە لەم بەرنامەیەدا باز لەوە دەکەین کە هۆکار چییە کە لە هەرێمی کوردستان تا ئێستاش بەردەوام ڕووداوەکانی هاتووچۆ لە زیادبووندان هەرچەندە ئێمە لە چەند مانگی ڕابردوودا کە بەڕێوەبەرایەتی هاتووچۆی سلێمانی هەڵمەتێکی یەکمانگی ڕاگەیاندبوو لەژێر ناونیشانی پەرۆشی سەلامەتیتانین. ئێمە بەرنمەیەکمان لەگەڵا کردن بزانین ئەمە تا چەند کاریگەری هەبووە و لێکەوتە و جێکەوتەکانی چی بوون لەسەر کەمبوونەوەی ڕووداوەکانی هاتووچۆ. بۆ مەبەستە قسەکردن لەسەر زیادبوونی هۆکارەکانی هاتووچۆ میوانداری هەردوو بەڕێز ڕائید کاروان سدیق وتەبێژی هاتووچۆی پارێزگای سلێمانی و ئەنوەر شێخ محەممەد جێگری سەرۆکی کۆمەڵەی سەلامەتی هاتووچۆم کردووە پێکەوە هەوڵ دەدەین باز لە هۆکارەکان بکەین بە ئومێدەوە بەڵکو بتوانین هۆشیاری و ڕێنماییەکی شیا و گونجاو بە شۆفێران ببەخشین لەم بەرنمەیەدا لە پێنا و پاراستنی بەر لە هەر شتێکی تر گیانی خۆمان و سەلامەتی خۆمان و ماڵ و مناڵ و سەرنشینەکانی ترمان. زۆر بەخێر بێن کاک کاروان کاک ئەنوەر شێخ محەممەد زۆر بەخێر بێن. کاک ئەنوەر شێخ محەممەد لە جەنابتەوە دەست پێ دەکەم بەشێک لە سەرنشین و شۆفێرەکان و کەسوکاری قوربانیەکان هۆکاری لە 100% ئەتوانین بڵێن قوربانیانی هاتووچۆ و ڕووداوەکانی هاتووچۆ دەدەنە پاڵ خراپی جادەکان یان بۆنە نەبوونی هێمای شیا و یان بۆنە تاسە و چاڵ و چۆڵی و زۆر شتی دیکە و بەڕێوەبەرایەتی هاتووچۆش زۆر جار دەڵێ پابەند نەبوونی شۆفێر بە هێماکانی هاتووچۆ بە یاساکانی هاتووچۆ یان زیاد لە ڕادەبە دەر تیژڕەوی و ڕۆشتن هۆکاری سەرەکیە. جەنابێت وەکو جێگری سەرۆکی ڕێکخراوی سەلامەتی کۆمەڵەی سەلامەتی هاتووچۆ چی دەڵێن لەم بارەیەوە؟ ئەتوانین سەرەتا باز لەوە بکەین کە ڕووداوەکانی هاتووچۆ بەرپرسیارەتی کۆی کۆمەلگایە. بەڵێ کۆی کۆمەلگا پێویست بە دابشکردنی پشک ناکات. بەڵام لەگەڵ ئەوشا کە بەرپرسیارەتی کۆی کۆمەلگایە ڕێژەکان بە ڕێژەی جیاواز هەر یەکە و ڕێژەیەکی خۆی بەردەکەوێت و لێرەدا ئەتوانین ڕووبکەینە حکومەت و پەرلەمان بڵێن کە ئەوان زیاتر بەرپرسیارەتەکە لە ئەستوانە پێویستە خەمخۆرانتر لە خەمی ژیان و هاتووچۆ و گاندنی هاوڵاتیان نابێت. کەواتە ئێمە ئەتوانین بڵێن هەردوو بۆچوونەکە تا ڕادەیە بۆچوونێکی ڕاستە واقعانەیە. چی بکرێت لە پێناو وەکو ئەڵێ ئەوەی کە ڕووداوەکانی هاتووچۆ ژمارەی قوربانیەکان کەم بکرێتەوە؟ ئایا ئێمە پێویستە حکومەت جادەوبانی شیا و گونجاومان بۆ دروست بکات تاسەکانمان بۆ هێمای شیاومان بۆ دابنێ و شۆفێر پێویستە چی بکات لەم ئەگەرە؟ زۆر بەڕووری دیارە کە تۆڕی ڕێگەوبانی هەرێمی کوردستان تۆڕێکی گونجاو نین، ڕێگەوبانێکی گونجاومان نییە و 100% گلەیی هاوڵاتیان لەبارەی ڕێگەوبانەکان و کەمی هێماکانی هاتووچۆ لە جێی خۆیدایە. بەڵام خودی ئینسانەکانی ژوا دروست بوون ئێمە تووشی لە خۆ لە بیرچوونەوە بین. ئێمە ئەزانین کە ڕێگەوبانەکان خراپن هەندێک جار وزیان زۆربەی کاتەکان سەرکێشی شۆفێرەکان تیژڕەوی شۆفێرەکان پابەند نەبوون بە ڕێنمایەکانی هاتووچۆوە ئەویش بەشێکێ لە هۆکارەکانی پێشاتی ڕوودا و کارەساتەکان. کاک کاروان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. چەند مانگی ڕابردوو بەڕێوەبەرایەتی هاتووچۆی سلێمانی کەمپینە یا پرۆژەیەکی ڕاگەیاند ئەوەی پەرۆشی سەلامەتیتانی هەر پێکەوە لە بەرنامەی باسوخوازدا قسەمان لەسەرەوە کرد کاریگەریەکانی ئەم جۆرە بەخشینەی ڕێنمایی و
ماندووبوونەکانی ئێوە چۆنچۆنی یان چه کاریگەریەکی هەبوو لەسەر کەمبوونەوەی ڕووداوەکانی هاتووچۆ؟ بەڵێ سپاس بۆ ڕێستان بەخاتنی برای بەڕێزم کاکشێخەنەوەرەکەم. سەرەتا پرسە و سەرخۆشی خۆمان وکو بەڕێوەبەرایەتی یاچووی پارێزگای سلێمانی بۆ خانەوادە بەڕێزەی کە ڕۆژی دوێنێ تووشی و کارەساتە گەورە بوون، بەڕاستی ڕووداوێکی کارەسەتبار و دڵتەزیێن بوو. بەڕێوەبەرایەتی یاچووی سلێمانی پرسەی سەرخۆشی خۆمان ڕاگەێنین و ئومێدەوارین کە هیچ کەسێک تووشی ڕوودا و گرفتێک و تەنگانەیەکی لەو جۆرە نەبێت کە ئەو خێزانە بەسەریان نەهات ومێدی زوو چاکبوونەوە بۆ بریندارەکانی ڕووداواخوازین. بەڵێ و کۆڵمەتی هۆشیاری بەڕێوەبەرایەتی هاتووچۆ کە ڕامانگەیان لە مانگی ڕابردوو لە ساڵی ڕابردوو لە 18 2010 تاوەکو 11 2010 کە بۆ مای مانگیشی خایەن و بەشی ڕاگەاندنی بەڕێوەبەرایەتی هاتووچۆی پارێزگای سلێمانی کارێکی باشی کرد، هەڵمەتێکی چڕوپەر بوو و ڕادیۆی فەرمی بەڕێوەبەرایەتی هاتووچۆش لە هەمان کاتە ڕادیۆی ترافیک FM کارێکی زۆر باش کرا. توانین بڵین هەوڵماندا زۆربەی چین توێژەکانی کۆمەلگا بەسەرکەین لە قوتابخانە و خوێندنگا و باخچەی ساوایان و سندیگاکانی گواستنەوە و زانکۆ و پەیمانگاکان و تەواو توانین بڵین بەشێکی زۆری کۆمەلگا بۆ هەڵمەتەی کە بۆ ماوەی مانگێکی خایەن. لەو هەڵمەتەدا کۆمەڵێک سەرپێچی هاتووچۆمان ڕێز کردبوو کە بڕبەڵێن بوو دوا بە دوای هەڵمەتە ئیجراعاتی تون بکرێت لەگەڵ شۆفێرانی کە ئەو سەرپێچیان ئەنجام بدەن و ئێمە ئێستا چەند مانگێک بەسەر هەڵمەتی هۆشیاریات تێپەڕیوە و ئەبینین کە شۆفێران هاوڵاتیان پێویستە پابند بن بە یاسا و ڕێنمایەکانی هاتووچۆ. ئەمەوێ بڵێم کە پێویستە بەڕێوەبەرایەتی یاچووی پارێزگای سلێمانی و بەڕێز بەڕێوەبەری یاچووی سلێمانی بە دوواداچوونی بەو بەڵێنانە هەبێت کە لە هەڵمانگی هەڵمەتی هۆشیاریە بە هاوڵاتیان و شۆفێرانماننا و بە دوواداچوون بەو مانایی کە لە هەڵمەتەکەی ڕامانگەیان کە کۆمەڵە سەرپێچی هاتووچۆ و تەواوی سەرپێچەکە، بەڵام ئێمە تەشخیصمان کردە سەر چەند سەرپێچێک لە سەرپێچیەکانی هاتووچۆ کە ئیجراعات بکرێت لەگەڵ شۆفێرانی کە ئەو سەرپێچیانە ئەنجام بدەن، چونکە ئەزانن کە بەشێک لە ڕووداوەکانی هاتووچۆ بەشێکی گرنگی ئەنجامدانی سەرپێچیەکانی هاتووچۆیە. بۆیە ئێمە لەو بەڵێنێدا لەو هەڵمەتەدا بەڵێنمان بە خۆمان و بە هاوڵاتیان و بە شۆفێران و بە دانیشتوانی شاری سلێمانی خۆشەویستدا کە بەڕێوەبەرایەتی هاتووچۆ دەست کات بە ئەنجامدانی کاری ئاسایی دەرەق بۆ شۆفێرانی کە ئەو سەرپێچیانە ئەنجام بدەن. گرنگ هەڵمەتەکە تەواو بوو و ئەتوانین بڵێن بەشی ڕاگەاندنی بەڕێوەبەرایەتی هاتووچۆ کەم تەرخەم نەبوو و بۆ ماوەی مانگێک جوودێکی زۆر کرا بۆەوەی کە هەموو لای ئاگادار کرێتەوە لەم هەڵمەتەی بەڕێوەبەرایەتی هاتووچۆ. بەڵام لە هەمووشی گرنگتر بە دوواداچوونی بەڕێوەبەرایەتی هاتووچۆ و بەڕێز بەڕێوەبەری هاتووچۆیە کە لەو سەرپێچارەی کە لە هەڵمەتەکەی باسمان کرد، چونکە نەتیجە گرنگە دوجار و نەتیجەش حەسمی هەموو گرفتانەکە بە تایبەتی ئەگەر ئێمە بەسمان لە ڕووداوەکانی هاتووچۆ لە کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتووچۆ. ئێوە بە دوواداچوونتان کردووە کە هەست بکرێت ڕووداوەکانی هاتووچۆ یان ژمارەی سەرپێچەکان بەرەو کەمی چوو بێتەوە لەو هەڵمەتە یەک مانگیە؟ ئێمە ێستا لە سەرەتای مانگەکانی ساڵی یەکەمی ساڵی 2019 لە کۆتا ساڵی 2019 ئاماری ڕووداوەکان و برینداری و جیهاندەزای ڕووداوەکانی هاتووچۆ پێمان ئەڵێن ئایا ئەو کارانەی کە بەڕێوەبەرایەتی هاتووچۆی کە لە هەڵمەتی هۆشیاری و لە ئەنجامدانی پانێڵ و کۆڕ و سیبینار و کارەکانی تر ئایا ڕووداوەکانی هاتووچۆ کەمی کردووە، برینداری و جیهاندەزای ڕووداوەکانی هاتووچۆ کەمی کردووە یان زیادی کردووە؟ ئامارەکان دواتر پێمان ئەڵێن. زۆر باشە کاگەنوەر، نەبوونی هۆشیاری هاتووچۆیی لە لای تاکی ئێمە لای شۆفێری ئێمە لە کۆمەڵگەی ئێمە ینی ئێستا ئاگادارین خەڵک بە تەلەفۆن هاوڕێکە یان شۆفێرێکی دیکە لە بوونی کامێرەیەکی چاودێری لەو شوێنە ئاگادارەکاتەوە یان ئەوانەی کە بەرامبەری دێن لە ڕێی فولایت و کۆمەڵەشتی درەوە هەرچووە ئەو دیوی کامێراکەوە ینی پێی وایە ئەم کامێرای لە دژی ئەو دانراوە لە کاتێکە هاتووچۆ و کامێراکەش بۆ سەلامەتی خۆی و ماڵ و منداڵی و ئەو مادەیەتی کە لە سیارەکایەتی بۆچی تاکی ئەمە کە کەوتە ئەو دیوی کامێراکەوە ئیدی ئەچێتەوە حاڵەتی تیژڕەویەکەی خۆی لە کاتێکا لەوەی هاتووچۆ بە وردبینی و دووربینی خۆی ئەزانێت کە ئێرە لەوەی ئەو دیوی حاڵەتی مەترسیدار بێت کە پێویستە تۆ خاو لەسەر بۆچی تاکی ئەمە ئەم هۆشیاریە نییە کە کامێرا تەنها وەکو ڕقابەیەک سەیرەکە کە نەما ئیدیە بێ بچێتەوە سەر حاڵەتەکەی خۆی. لە سەرەتای پرسیارەکەت هاتۆ دوو خاڵە ڕژانی شانەوەی کە هاوڵاتیان گلەیەکەن و لایەنی دومیشان کە بەڕێوەبەرایەتیەکانی هاتووچۆ باز لە سەرپێچەکانەکەن. ئەمە یەکێک لە خاڵ لاوازەکانی ڕۆژی هاتووچۆی هەرێمی کوردستان ئێستا ئەوەیە خودی شۆفێر خۆی ئەزانێت ڕێگاوبانەکان ڕێگاوبانێکی گونجاو نییە کە بتوانێت بە ئارزووی خۆی ئۆتۆمبیل تا لێ بخورێت. بۆیە زۆر لە شۆفێرەکان زیادە ڕەوی ئەەکەن
و تا ئێستا تاچی ئێمەش کە سەرنشینە هەست بم بەرپرسیارەتێ ناکات کاتێک کە لە ئۆتۆمبیلێکدا دانیشتووە ئەگەر شۆفێرەکە سەرپێچی کرد جورئەتی ئەوە ناکا پێی بڵێ کاکە لەسەر خۆبە لە بەروی ژیانی ئێمە لە ئەستۆی تۆیە خودی شۆفێرەکەش هەست بۆ ناکات کە ژیانی هاوڵاتیان و ژیانی هاوڵاتیان لە ئەستۆی ئەودایە بۆیە لێرەدا ئەوەندەی مەبەستیانە چاوی کامێرەکان لێون بێت دواتر خۆیان لەبیر دەچێتەوە وەک جەناب دەفەرمەی سەرکێشێکی زیاد دەکەن و بەهۆی ڕووداوەکانی هاتووچۆ بۆیە لێرەدا پێدانی وشیاری و وریاکردنەوەی کۆمەڵگا یەکێک لە کارە هەرە باشەکانە بەڵام تەنیا بە وشیاری یان تەنیا بە جێبەجێکردنی یاساکانی هاتووچۆ سەلامەتی ناپارێزرێ تاکە لایەنێکی وەک لایەنی بەڕێوەبەراتەکانی هاتووچۆ لە خەمی هاتووچۆدان بەڵام چەندین لایەنی کە هەیە کە بەرپرسیارەتی هاتووچۆ ئەکوێتە ئەستۆیان بەڵام بەڕێوەبەراتەکانی هاتووچۆیان کردۆ بە خەڵغان و خۆیان ناوتە پاڵ ئەوان خوان لە پاڵ ئەوانە شاردێتەوە ڕێگەوبانەکان بەڕێوەبەراتی ڕێگەوبان وەزارەتی گەیاندن وەزارەتی بازرگانی کە ئۆتۆمبیل هاوردەی کوردستان دەکات ئەمانە هەمووی پێویستی بۆ هەیە کە کاری هەماهەنگی کاری دەستە جەمعی بکرێت بە هەمومان بتوانین ئەژنا تەنیا بە وشیاری سەلامەتی یان بە پێگانی وشیاری بە تایکی کۆمەلگا سەلامەتی ناپارێزرێت ئەگەر ڕێگەیەکی باشی نەبێت. کاتەوەی کە شۆفێر کات وەکو جەناب دەفەرمووی ئەزانێ ڕێگەوبانەکە زۆر دژوار و نالەبار و ناخۆشە بۆیە ئەم هەر سەرکێشیەکە ئەمە دەکاتەوەی کە شۆفێرە بێ لە کاتێکا کە تۆ ڕێگە ناخۆشە ئەبێ لەسەر خۆتر و هێواشتر و بە ئاگایانەتر بڕۆی ئەمە دەکاتەوەی کە لەگەڵ خراپی و بوونی تاسە و چاڵ و چۆڵێکی زۆر شۆفێر هەر سەرکێشانەتر و خێرایانەتر لێ خوڵێ بەبەستەکەی من ئەو بوو من ئەڵم خودی شۆفێر ئەزانێت کە ڕێگەی خراپە و گلەی لە ڕێگاکە هەیە ئەی بۆ سەرکێشیتی ئاکات بۆ سەرکێشیتی ئاکات ئەمێ دوایەوە ئەزانێ ئەو سەرنشینانی لە ئۆتۆمبیلەکەدان بەرپرسیارەتەکەی لە ئەستۆی ئەوە بۆیە حەقە من وەکو شۆفێر خۆم هەست بە بەرپرسیارەتی خۆم بکەم ئەگەر من هەستم پێ نەکرد ئەگەر تۆ سەرنشین بووی لەگەڵما جورئەتی ئەوە تایە بە من بڵێ کاکە سەرکێشی بۆ بکەیت کەواتە هۆشیاری هاتووچۆی گرنگە یا کامێرای چاودێری هەردووشان تاوکەر یەکترین هەوشاری هاتووچۆ بۆ کەسانە گرنگە کە پیان ئەگات و جێبەجێ ئەەکەن کامێرەش بۆ کەسانەی خودی ئینسان وا دروست بووە هەندێک لە ئینسانەکان سەرشێشن بۆیە کامێرەکە لەوانەیە بەشێک بێت لە چارەسەر بۆ ئەو بەڵێکا کاروان هۆشیاری هاتووچۆی چییە یان کامێ ئەو هۆشیاری کە شۆفێری ئەمە پێویستە پێوە پابند بێەوە بیزانێ و ئەم هۆشیاریە لە کوێوە دەست پێکات پێویستە لە پەروەردەی قوتابخانە و ماڵی خۆی و دەست پێ بکەیان ئێوەن وەکو شۆفێر بەڕێوەبەراتی هاتووچۆ ئەم هۆشیاریە ئەدەن هۆشیاری هاتووچۆ کارێکی گرنگە کە یەکێکە لە کارەکانی بەڕێوەبەراتی هاتووچۆوە بە مێژووی بەڕێوەبەراتی هاتووچۆی پارێزگای سلێمانی هاوشان لەگەڵ ئەنجامدانی کاری یاسایی دەرەق بە شۆفێری سەرپێچی کاری هۆشیاریش بە کارێکی گرنگ بانزانیەوە لە مێژووی بەڕێوەبەراتی هاتووچۆی سلێمانی بە بەردەوامی لە ساڵانی ڕابردوو ئەم کارانە کراوە و بەشی ڕاگەیاندنی بەڕێوەبەراتی هاتووچۆ مەوێ بڵێم کە بەپێی ئەو ئیمکانیتە مادیمانەوەی کە لە بەردەستمانە ئیمکانێتێکی تا ڕادەیەک کەمیشە هەم لە توانای مرۆییەکان هەم لە ئیمکانێتی مادی بەڵام توانیمانە بەو توانە بەو ژمارەیە بەشێکی زۆری قوتابخانە و خوێندنگا و باخچەی ساوایەنەکان بەسەر بکەینەوە و جگە لەوەش ئێستا ناو بینای بەڕێوەبەراتی هاتووچۆی پارێزگای سلێمانی پێشانگایەکمان دروست کردووە کە ڕۆژانە قوتابخانە سەرەتاییەکان و باخچەی ساوایان بەتایبەتی باخچەی ساوایان سەردارمانەکەن ئێستا لە هەفتەی ڕابردوو لە یەک ڕۆژێکدا بەڕێوەبەراتی هاتووچۆ بەشی ڕاگەیاندنی بەڕێوەبەراتی هاتووچۆ وانەی هاتووچۆ هۆشیاری هاتووچۆی بە زیاتر لە 820 قوتابی خوێندکاروتەوە واتە بە بەردەوامی ئێمە خشتی ئامارەکانمان لە هەفتانە زیاتر لە 2000 کەس سەردانی بەڕێوەبەراتی هاتووچۆ کە نوانەی هۆشیاریان پێودرێت ئەم جیلەی کە دوا ڕۆژە بنە بەکارهێنەرانی شەقام وەکو سەرنشین وەکو شۆفێر وەکو پیادە گرنگە لە ئێستەوە ئاشنا بکرێن بە یاسا و ڕێنماییەکانی هاتووچۆ جگەلەوە پرۆگرامێکمان ئامادە کرد لەلایەن بەشی ڕاگەیاندنەوە و پێشکەش بە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانیمان کرد کە لەسەر چەند پرۆگرامێک و ئاستەجیاکانی تەمەەن ئەو کەسانە جیا کراتەوە هەر باڵێن قۆناغی باخچەی ساوایان و سەرەتایی و ناوەندی و دوانەوەندی و بۆ زانکۆ پەیمانگاکانیش پرۆگرامی تایبەتی خۆمان هەیە کە پێشکەش بە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی کرات تاوەکو پەخشکرێ بەسەر جەم قوتابخانە و خوێندنگا باخچەی ساوایەنەکان کام پرۆگرامە ساڵانە چەند جارێک لە ڕێی ڤیددیۆیەکەوە و داتاشویەکەوە بۆ قوتابیان و خوێندکاران بترێتەوە بەشداریکردنی ئەم بەرنامانە و هەڵواسینی فلێکس و لە بۆنە نەتەوایەتی نیشتیمانی ئاینەکان کاری هۆشیاری کارێکی گرنگە مەبەستمانە بڵێن کە کاری هۆشیاری یەکێکە لە کارە گرنگەکان یەکێکە لەو مەبدانەی کێمە لە بەڕێوەبەراتی هاتووچۆ گرنگی تاوامان پیا و باوەڕیشمان پێ بۆچی لەگەڵەوەی کە بۆتە مەبدە ئێگلای ئێوە
و ئەم هەموو ڕووداوە پڕتراژیدایە ئەبینین و ئەم هەموو بەرنامە و پەروەردەیە هاتووچۆیە دەخرێتە بەرچاوی خەڵک بۆچی هێشتا شۆفێری ئێمە پابند نییە بەشێ لە شۆفێرانی ئێمە پابند نین بە یاساکانی هاتووچۆوە دڵسۆزی گیانی خۆی و ماڵ و مناڵەکەی ئەتوانین بڵێن ئەگەرم بەرنامانی هۆشیاری بەشی ڕاگانی بەڕێوەبەرەتی هاتوونەوە ئەکرا بڵین ئێستا ژمارە زۆربانی جانە دەزانی ڕووداوی و ڕووداوەکانی هاتووچۆ زۆر لەم ژمارەیە زیاتر وایە کە ئێستا بوونی هەیە ئێمە وەکو باسم کرد باوەڕمان بەم کارە هەیە ئەیکەین و بە مەبدەی سەرەکی خۆمان مازانیوە و شانبەشانی ئەنجامدانی کاری یاسای دەرە بە شۆفێری سەرپێچی کاری هۆشیاریمان بە کارێکی گرنگ زانیوە و وەکو باسیشم کرد ئەگەر ئەو بەرنامانە نەبووە ئەو بەرنامەی چڕۆپڕ و توگونتۆڵە نەبووە بەستی هۆشیاری هاتووچۆ پێچی و ژمارەکان زۆر زیاتر بێ ئێستا هەیە کا کاروان جەنابەت وەکو تەبێژی بەڕێوەبەرایەتی هاتووچۆی پارێزگای سلێمانی ئەو گلەی و گازندە و بیانوانەی کە شۆفێر و کەسوکاری قوربانیەکان هەیەە دەڵێ لێرەوە دەچی بۆ هەولێر لە چەمچەماڵەوە بە جادەیەکی یاسای ڕۆ لەو سەرودەیتەوە تاسەی بۆ دروستکرایان بۆ نەهێما بۆ تاسەکان دانراچووکە بەڕێوەبەرایەتی هاتووچۆ داینەناوە خەڵک لەبەر دوکانەکەی خۆی بیا لەبەر ماڵ و مناڵەکەی بیا لەبەر کۆمەڵە شت تاسەیە دروستەکە یام یەکسایدی جادەکان ئەمانە بیانون بۆ ئەوەی کە مرۆڤ تێیدا بکەوێتە نێو ڕووداوی هاتووچۆ بێتە قوربانی ئەگەر ئێمە بە شێوازێکی زانستی باز لە ڕووداوەکانی هاتووچۆ بکەینەوە بگەڕێنەوە بۆ چەند فاکتەرێک کە هۆکاری سەرەکی فاکتەری سەرەکی ڕووداوەکانی هاتووچۆن یەک خودی مرۆڤ و شۆفێر بۆ خۆی کە پشتی شێر و ڕێژەی زۆری بەرەکەی لە ڕووداوەکانی هاتووچۆ لە ئەنجامی سەرپێچیکردن لە یاسا و ڕێنمایەکانی هاتووچۆ و بە تایبەتیش خێرایی ڕێکردن بە خێرایی زیاتر لە ڕێگە پێدرا بە تایبەتی لە ڕێگابانەکانی دەرەوە دووەم هۆکاری خراپی ڕێگابانەکان سێم نەبوون و لە دەزانی مەرجی توندوتۆڵی هەندێک جاریش خراپی کەش و هەوا بەڵام هۆکاری دووەم هۆکاری خراپی ڕێگابانەکان هەرێمی کوردستان پارێزگای سلێمانی و ڕێگابانەکانی پارێزگای سلێمانی بەراورد بە وڵاتانی تر و تا ڕادێک وڵاتانی دراوسێش توانین بڵێن دۆخی ڕێگابانەکان لەلای ئێمە دۆخێکی خراپایە ئێمە هەمیشە وتومانە ئێستش ڕێگای سەرەکی نێوان پارێزگای سلێمانی و ئیدارەی گەرمیان پارێزگای سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین پارێزگای سلێمانی و ئیدارەی باڵێن پارێزگای هەڵەبجە بەشێکی زۆری ئەم ڕێگانە یەکساید و دواڕاستە سەر ڕایبوونی چاڵەچۆڵێکی زۆر لەسەر ئەو ڕێگانە نەبوونی هێڵکاری و تابلۆی پێویست لەسەر ئەم شەقات ڕێگانەی دەرەوە نەبوونی ستونی ڕووناکردنەوەی شەقامەکان لە بەشێک لەم شوێنانە و نەبوونی ڕێگەیەکی گونجاو بۆ هاوڵاتیان شۆفێران بۆیە بەشێک لەو ڕێگایانە بە تایبەتی ڕێگای دەبەنیخان کەلار بە ڕێگای مەرگ ناوزەن دەکرێت بە ژمارەیەکی زۆری هاوڵاتیان بە بەردەوامی لە ڕێگابانەکانی دەرەوە ژیان دەزدەن ئەگەر ئێمە بگەڕێن و بە ئاماری ژیانە دەزانی ڕووداوەکانی هاتووچۆ لە ساڵانی ڕابردوو لە ناو شار و لە ڕێگابانەکانی دەرەوە بە بەردەوامی ژیانە دەزان و مردنەکان لە ڕێگابانەکانی دەرەوە هەمیشە زیاتر لە ناو سنتەری شار ئەمەمانای ئەوەیە هەم پابەندنەبوونی شۆفێران بە یاسا و ڕێنمایەکان و خێرایی زیاتر لە خێرایی ڕێگە پێدرا و هەم دۆخی ڕێگابانەکانمان لە دۆخێکی خراپن بۆیە پێویستەکە حکوومەتی هەرێمی کوردستان لەو داهاتی کە لە هاوڵاتیان شۆفێران وەرەگیر لە حەقی بەکارهێنانی ڕێگابان و پیسکردنی ژینگە کامە 3 ساڵە لە هاوڵاتیان وەرەگیریەوە ساڵی لە مانگی سێی ساڵی 2016 کە سێمە لە 2019 ئەم پارەیە سندوقێکی تایبەتی بۆ جیاکرێتەوە بخێتەوە حسابی ڕێگابان و ژینگە و زایدن ئەو داهاتی کە هەیە لە داهاتی پەرەپێدانی هاتووچۆ لە سا هەفتەی داهاتی پەرەپێدانی هاتووچۆ بیر لە پرۆژەی گرنگی و استراتیژی مستەقبەلی بکرێتەوە بۆ ناو شاری سلێمانی بۆ ڕێگابانەکانی شاری سلێمانی و یارمەتی دەرەبێ ئەم کارە بۆ کەمکردنەوەی ئەو ژمارە زۆرە لە مردن و برینداری و قوربانی ڕووداوەکانی هاتووچۆ زۆر باشە کاک ئەنوەر بوونی سزا و غەرامە کە بەڕێوەبەرایەتی هاتووچۆی سلێمانی لە بەرامبەر سەرپێچێکی شۆفێردا دای دەنێ تا چەند هۆکارە لە پێناو کەمکردنەوە و نەهێشتن و بنەبڕکردنی ڕووداوەکانی هاتووچۆ واتە کە شۆفێر زانی تو ڕوبەڕووی غەرامە و سەرپێچی و سزادانێکی مادی دەبێتەوە ئەو کاتەلەوە چێ خێرایەکەی کەمتر دەکاتەوە نادا لە کامێریا لە شوێنی نەشیا و ئۆتۆمبیلەکەی ڕناگرێت هەموو کاتێک یاساکانی هاتووچۆ بە تایبەتی ڕێنماییەکان یان سزاکانی هاتووچۆ هۆکارێکی باشن بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتووچۆ و ئەگەر بێت و سزاکان نەبێ وەکو کاروان وتی وشاری ئەوان نەبووە ئاسی ڕووداوەکان زیاترە بوو بگرە ئەگەر سزا نەدرایە یان بەرامبەر بە سەرپێچەکان سزا نەدرانە ڕووداوی هاتووچۆ زیاترە بوو بۆیە ئێمە داواکارین لە هاوڵاتیان زیاتر پابند بن بە یاساکانی هاتووچۆوە زیاتر پابند بن بە ڕێنمایەکانەوە و بۆ ئەوەی کە لە کارەساتیش و لە پێدانی غەرامە و سزاش دوورکەونەوە
زۆر باشە هەمیشە قسەیەکەی دەڵێ لە شۆفێریە هوەر و چێژ و ئەخلاق پێویستە بوونی هەبێ بەشێ لە شۆفێران بەتابەت گەنجەکان دەڵێن چێژ بریتە لە تیژڕەوی بریتە لە سەرکێشی بریتە لە پێشبڕکێ و حساب نەکردن بۆ بەرامبەر ئایا بەڕاست ئەمە شتێکی دروستە ئەمە شتێکی ئەخلاقیە کە تۆ چێژ لەوە ببینیتەوە کە خەڵکی تر بخەیتە مەترسیەوە یان بەو نەژیانی خۆت و ماڵ مناڵەکەت بخەیتە مەترسیەوە دوو جۆر شۆفێری هەیە شۆفێریەکیان ئەوەی کە ئێمە ئەبینین لەسەر ڕێگاوبانەکان شۆفێریەکرێ لێرەدا حەزەکان جێبەجێ ناکرێت چونکە ناکرێت تۆ لەبەر پێناوی حەزێکی خۆتە کاریگەری خراپی بۆ سەر هاوڵاتیان دیکە هەبێت لە هەموو وڵاتانی دنیادا هوات هەیە ئەو کەسانی کە حەزیان لە هەر شتێکە لە هەر بابەتێکە هەر وەرزشێکەیان هەر حەزشان هەیە دەکرێت لێرەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانکەین بۆ ئەو گەنجانی حەزیان لەوەیە شوێنی تایبەتیان بۆ دابنێست گۆڕەپانش تایبەتیان بۆ دروستکات بۆ ئەوی حەزەکانی خۆیان لێ بەتاڵکەنەوە نەبن بەهۆی زیانگەیاندن بە کۆمەلگاکەمان زۆر باشە جەنابتان وەکو کۆمەڵەیەک لە پێناو سەلامەتی هاتووچۆ ئامانجتانەوەیە تا چەند لە جادەوبان هێماکانی هاتووچۆ یان بوونی تاسە و ئەم شتانە ڕازین یان بەونە چ لە یەکتان هەیەەوە ئەمە باسمان کرد کە تۆڕی ڕێگەوبانی هەرێمی کوردستان لە ئاستێکی باشان نیە بەڵام لەگەڵ ئەوەشدا لە ناو شاردا دەبینی تا ئاستێکی باش هێما هەیە خێڵکاری کراوە بەرچاوڕوونیەک دراوە بە شۆفێران بەڵام ئەوەی لە دەروەوەی سنووری شارە لە دەروەوەی شار مەبەستەکە لێرەیە کە باسەکەین ڕێگەی مەرگ یا باسی ڕێگەی مەترسیدارەکەین لە دەروەوەی شار نەبوونی هێڵکاری نەبوونی ڕووناچی نەبوونی هێما لە دەروەوەی شار زۆر دەبیندرێت تۆ سەفرێک بکە لێرەوە بۆ ئیدارەی ڕاپەڕینیا بۆ ئیدارەی گەرمیان بزانە هێما کەم دەبینیت هێڵکاری کەم دەبینی ڕێگاکان ڕێگەیکی گونجاو نییە مەترسیەکە لە دەروەوەی شارە ئەجنان ناو شاردا تا ئاستێکی باش شتەکان لە بەرچاو دیار دەبیندرێت بۆیە ئێمە لێرەوە داوا بکەین هەموو کاتێکیش پێشنیارمان کردووە هەمانگیی باشمان لەگەڵ بەڕێوەبەراتەکانی هاتووچۆ بە تایبەتی بەڕێوەبەرەتی هاتووچۆی سلێمانی هەبووەوە کۆڕ و کۆبنەوەمان هەبووە لەگەڵاندا بەڵام لەگەڵ ئەوەشدا پێشنیارمان تەقدیم کردووە بە بەڕێوەبەراتی گشتی هاتووچۆ بە ژنەی ناوخۆی پەرلەمانی کوردستان چونکە ئەمە کاری سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستانە نمایندەکانی کۆمەلگا نمایندەکانی خەڵک کە بە دەنگی ئەوان گەشتنەوە پێویستە ئەوان خەمخۆریان هەبێت بۆ ڕێگەوبانەکان و بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان ئێمە جاری کەش ئەیڵێنەوە لە دەبەردامێکە شاوتمانە ئەوە نەبێت کاروان ئێستا لێر دانیشتووە بە تەنیا بەڕێوەبەرایەتی هاتووچۆ ناتوانێت دەستەبەری سەلامەتی هاتووچۆکەرانیان سەلامەتی کۆمەڵانی خەڵکی دەستەبەر بکات بەدەر لە هاتووچۆکی ترە دەتوانێت دەستەبەری سەلامەتی ئەمان دەتوانن وشاری بن بە خەڵک دەتوانن ڕێخستی ناوشار بکەن دەتوانن کاری ئیداری جیابەجێ بکەن بەڵام ئەوانەی کە بە تاقی تەنیا بە تەنیا ئەمان هیچ کارەکان ناچێتە پێشەوە بە سەلامەتی هاتووچۆ ناپارێزرێت ئەگەر بێت و ڕێگاوبان وەزارەتەکان حکوومەت و پەرلەمان بودجەیەکی تایبەت و کاری هاتووچۆ کارێکی ئەوە نییە بڵێ من پلانێکی بۆ دارێم و جێبەجێ پێویستی بە کاری بەردەوامە پێویستی بە چالەژی بەردەوامە پێویستی بە بودجەی چاک هەیە بۆی کە ڕێگەکان لەگەڵ ئەوی کە ڕێگاوبانەکانمان خراپە گەشە بە ڕێگەوبانەکان نادن ڕێگەوبانەکان چاک ناکرێت ئیدامەش لێ لە ڕێگەوبانەکانە ئەو کە تۆ ئەفەرمی دەڵێ لەم سەرڕۆ تاسەنە لەو سەر تاسە هەیە ئەگەر ڕێگاوبانەکان وەکو ناوماڵ وایە ئەبێ دایمە دەستیا بێ بۆ ڕێگەوبانەکان کەم کورتیان پێوە دیار دەکات زۆر باشکا کاروان ئەو پرسیاری کە پێش لە کاگەنوەرم کرد کە ئێستا تەنانەت لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکیش گروپێکدانراوە شوێنی کامێراکانی هاتووچۆی سلێمانی واتە من کامێرایەک دەبینم پەخشیەکەم بۆ هەموو خەڵک بۆ ئەوەی کابرا لەو ئاستا خاوی دەکاتەوە و لەسەر خۆ دەڕوا و کە گرۆشت تەودیلەوە چێر وەکو کاردانەوە ڕەدەفعلێکیش بەرامبەر بە کامێراکان زۆر بە تیژڕەوی ئەڕوە یا لەسەر ڕێگە تیژڕەوەکان ئێوە تا چەند هەوڵتاندانەوە کە ئێمە دڵنیان بۆ دڵسۆزی ئێمە و شۆفێران ئەمەکەن تا چەند هەوڵتانداوە کە ئەم دیاردەیە چارەسەر بکەن یان بە ئەو شتێکی بۆ دابنیان کە کابرا نەگەشتە و دیوی کامێرەکە ئیدی بیخاتەوە 180 160 خۆی سەبات بۆ گروپە بڵێ بەڕێوەبەراتی هاتووچۆ بەلایەوە گرفت نییە ئێمە ئامانجمان لە کامێرەکانی چاودێریکردنی خێرایی ئەوەیە کە شۆفێر ناچاکرێ خێرایەکەی کەم کاتەوە کە خێرایی کەم کردەوە تووشی ڕوودا و کارەساتی هاتووچۆ نابێ و گروپێک شۆفێرێک ئەوەنە سەرقال بێ بەوەی کە لە ڕێی بەوەداوامی سەیری تۆڕە کۆمەڵاتەکان کە بۆی بزانێت کامێری چاودێری لەکوێ هەیە لەکوێنە ئەم شۆفێرە بۆ خۆی ڕانایەنێ بە خێرایی ڕێگە پێدراوی یاسایی شۆفێری بکە ئەو پەڕی خێرایی ڕێگە پێدراوی یاسایی لە ناو شارەکان 50 و 60 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا زۆرجار لەم خێرایش دابەزێت و لە شوێنی دانیشتوانی چڕدا دابەزێت بۆ 30 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا
ئەو پەڕی خێرایی ڕێگە پێدراو لە ڕێگاوانەکانی دەرەوە 100 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا زۆر جایش لە نزیکبوونەوەی قوتابخانە و گوندەکان ئەم خێرا دابەزێتە خوارەوە. باشترین کار کە شۆفێر بیکە خۆی لەسەر ڕابێنێ ئەوەی خۆی ڕابێن لەسەر خێرایی ڕێگە پێدراوی یاسایی هەم بۆ خۆی مرتاحە بێ هەم بە دووری شەوێ لە ڕوودا و کارەساتی هاتووچۆ، چونکە دوجار پلانێکی لە بڕێبەتی هاتووی سلێمانی ژمارەیەکی زۆر کامێرای جێگیر لەسەر شەقامەکانی شاری سلێمانی و لە ڕێگاوانەکان و لە قەزاوناهیەکاندا ئەندرێ. بۆیە تەنها کارێکی باش کە شۆفێر بیکە هەم بۆ جێبەجێکردنی یاسا و هەم بۆ پاراستنی سەر و ماڵ و گیانی خۆی، چونکە بیرمان نەچێت کام کەسان تووشی ڕووداوی هاتووە بن جگە لەسەر زەرەرە گیانیەکان تووشی زەرەری مادیشە بن. و تۆ وڵاتی خۆمانە بینی لەم هەرێمی خۆمانە ئاسی بژی ژیان تاک لە چه ئاستێکایەوە ئەو کەسانی کە ئەبنە خاوەنی سوارە و ئۆتۆمبیلێک بە چ نەهامەتیەک و مەرگەساتێک ئەبنە خاوەنی ئەم سوارە ئۆتۆمبیلە. و کاتێک کە تووشی ڕووداوی هاتووە بێت تووشی زەرۆزیانێکی جگە لەوەکو باسمان کە لە زەرۆزیانە گیانەکان زەرۆزیانە مادیەکانیش گرنگن، چونکە ئەمە کەسانە کە ئەبنە خاوەنی ئەمە بە چەند ساڵانێکی زۆر تێپەڕێت تا ئەبنە خاوەنی ئەم مڵکە ئەبنە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە. بۆیە باشترین کار کە شۆفێر بیکە خۆی پارێزێت لە خێرایی خۆی بە دوور بگرێت لە خێرایی زیاتر لە خێرایی ڕێگە پێدراو و پابند بێ بە یاسای هاتووچۆ و پابند بێ بۆ خێرانی کە دیاری کرا. زۆر باشەکە کەڕەنجەناب دامەژ بەوە کە لامان سەیرە شۆفێر ئەوەندە مەشغوڵ بێ بە مۆبایلەکەی و سەیری کامێرەکان بکەوە. کۆمەڵێک تابلۆی چڕیشتان لە شوێنی سوورانەوەکان و شوێنە گشتەکان داناوە کە نووسینی نامەیەک 23 جار ئەگەری ڕوودانی هاتووچۆ ڕووداوی هاتووچۆ زیادەکە. تا چەند چی بکرێ لە پێناو هۆشیاری لە بەکارنێنانی مۆبایل یا کاتێک تۆ تەلەفۆن یا کورتە نامێ دەنووسی بە چواریەکە دەڵکەی و بچیتە قەراغ خۆی شێوازی یاسایی ڕێگە پێدراوەیە کاتێک کە تۆ ئامریکانی پەیوەندیکردنە بەکارهێنان لاوێتە قەراغی شقامەکە و پەیوەندەکەت وەڵام بیتەوە هەر جۆرێک لە پەیوەندیەکان بێ. و ئێمەش بەڵێنمان ناوە لە هەڵمەتی هۆشیاری یەکمانگەی بە ڕێبەرایەتی هاتووچۆ کۆمەڵێک سەرپێچی ڕێزبەند کراوەیەکی لەو سەرپێچیانە بەکارهێنانی مۆبایل لە کاتی شۆفێریکردنە. بۆیە لە سەرەتای بەرنامەکەش ڕاوتم پێویستە بە ڕێبەراتی هاتووچۆ پەیوەست بێ بم بەڵێنەی کە یاوێتی بە هاوڵاتیان، چونکە ئێمە باسمان کرد بە ئاشکرا و بەڕوونی لە هۆکارەکانی ڕاگەیاندن دوای تەواوبوونی هەڵمەتە هۆشیاری یەکمانگیە ئێمە ئیجرعاتەکەی لەگەڵ سەرپێچەکانی هاتووچۆ و ئەو دەسەرپێچەی کە ئاماژەمان پێکرد بوو. یەکێ لەو سەرپێچیانە بەکارهێنانی مۆبایل لە کاتی شۆفێریکردنە یاخود بەکارهێنانی ئامڕازەکانی پەیوەندیکردن لە کاتی شۆفێریکردنە وەکو باسم کەرەمێنێتەوە سەرەوەی کە لە کۆتایی ساڵیدا بزانین ئامارەکان چیمان پێڵن. زۆر باشە کاگەنوەر لە پێناو کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتووچۆ و ژمارەی قوربانیەکانمان ئەرک و بەرپرسیارەتی زیاتر بەر هاتووچۆ دەکەوێت یام شۆفێر و سەرنشین کامیان زۆرتر پێویستە پابند بنیان بوونە کار بکەن لە پێناو کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتووچۆ. ڕێنمایەکانی هاتووچۆ دیارن ئەوەی کە بڵاو کراوەتەوە و مەبەست لە کاری بەڕێوەبەراتی هاتووچۆ سەلامەتی هاوڵاتیانە. بۆیە پێویستە کۆمەڵانی خەڵک شۆفێران بەکارهێنەرانی ڕێگەوبان زۆر بە سنگێکی فراوانەوە پێشوازی لە ڕێنمایەکانی هاتووچۆ بکەن و ئەوانیش زیاتر بەرپرسیار سەلامەتی خۆیان پارێزن بۆی ڕووداوی هاتووچۆ ڕوو نەدات و تەنیا بە ئەم جارژێک لێمەوە بە بەڕێوەبەراتی هاتووچۆ سەلامەتی هاتووچۆ دابین ناکرێ. پێویستی بە کاری هەمەلایەنە هەیە، پێویستی بە بودجەیەکی زۆر هەیە. ئەو بودجەیە کە پێویستی پێێتی بۆ چاکردنی ڕێگەوبانەکان بۆ دانانی هێما بۆ هێڵکاری و پێویستە هەمومان بزانین کە ئەمە بەرپرسیارەتی حکومەتی هەرێمی کوردستانە و حکومەتی هەرێمی کوردستان پێویستە ئەو زۆر خەمخۆرانتر لە بەڕێوەبەراتیەکانی هاتووچۆ خەم لۆ بخوات، چونکە ژیانی کۆمەڵانی خەڵک لە ئەستۆی حکومەتی هەرێمی کوردستانە. کەواتە چی بکرێ لە پێناو کەمکردنەوە یان نەهێشتن یا بنەبڕکردنی ڕووداوەکانی هاتووچۆ چارەسەر چییە یان ڕێگە چارە چییە ئێمە کە بیگرینە بەر ئاەتر شۆفێر خۆی بگرێتە بەر یا بە هەماهەنگی لەگەڵ پۆلیسی هاتووچۆ یان پۆلیسی هاتووچۆ سەربەخۆ خۆی. سەرەتا بێ ئێمە ئەوە بزانین کە پێویستە حکومەتی هەرێم ڕێگەوبانەکان باش بکات پێشیان بخات و لەگەڵ ئەوەشدا ڕێنمایەکانی هاتووچۆ زیاتر بڵاو بکرێتەوە و کۆمەڵانیش خەڵکیش پابند بن بە ڕێنمایەکانی هاتووچۆوە و لێرەدا هەمومان هەڵوێستێ بکەین، هەمومان هاوکار یەکتری بین بۆ ئەوەی کە سەر و ماڵی کۆمەڵانی خەڵکی بە هەدەر نەڕوات لە ڕووداوی هاتووچۆدا کە ئاسەواری زۆر خراپ بەجێ ئێغڵێ لە هەر خێزانێکدا کە کەسێک
ڕووداوی هاتووچۆ تیاچێت ئەسوارشی خراپ بۆ خانەوادێ بەجێ هەڵێت و ئەبێ بشزانین کە ئەمانە هەمووی سەروەتی ئەم هەرێمەن پێویستە بە هەمومان بتوانین کە پارێزگایی لێ بکەین ئەویش بە چاکردنی ڕێگەوبانەکان بە هەماهەنگی یەکتری هەماهنگکردنی یەکتری و پابندبوون بە یاسا و ڕێنمایەکانی هاتووچۆ. بەڵێ ئێوەکو کۆمەڵی سەلامەتی هاتووچۆ چ ڕێنمایی و هۆشیاریەکتان داوە بە خەڵک بە شۆفێر بە سەرنشین لە پێناو کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتووچۆ؟ ئایا ئێوە هیچ ڕێنمایی و خاڵێکتان هەیە لە وەکو ڕێنمایی و هۆشیاری بێ؟ ئێمە کۆمەڵی سەلامەتی هاتووچۆ لە کوردستان کە دامەزراوە لە سەرەتای ساڵی 2008 دەست بەکارین بە هەمانگی لەگەڵ بەڕێوەبەرەتی هاتووچۆدا لە زۆربەی بۆنەکانە لە زۆربەی حاڵتە نەخوازراوەکانە کە بیسراوە کۆڕمان کردووە، سیمینارمان کردووە، ڕێنمایی هاتووچۆ و وشاری هاتووچۆمان بڵاو کردێتەوە تا سەرەتای دەستپێکردنی شەڕی داعش کە بودجەی ڕێکخراوەکان بڕاوە. ئێستاش ئێمە سەر ڕاوی کە بودجەی ڕێکخراوەکانیش بڕاوە هەمیشە لە کار و چالاکیین لە ڕێی فەیسبوکەوە لە ڕێی کەناڵەکانی ڕاگەاندنەوە هەمیشە لە هەوڵی کەمکردنەوەی ڕووداوی هاتووچۆ و سەلامەتی هاوڵاتیانە. کاکەروان دێمەوەلای جەنابەت وەکو تەبێژی بەڕێوەبەرەتی هاتووچۆی پارێزگای سلێمانی چی بکرێ؟ یام ئێوە پلانتان چییە؟ کارنامەتان چییە؟ هۆشیاریتان چیە لە پێناو کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتووچۆ؟ بە مەبەستی کەمکردنی ڕووداوەکانی هاتووچۆ بێمە بگەڕێنەوە بۆ هۆکاری ڕووداوەکانی هاتووچۆ ئیش لەسەر هۆکارەکان بکەین. کاڵەی بەشی زۆری هۆکاری ڕووداوەکانی هاتووچۆ خودی مرۆڤ بۆ پەیوەستنەبوونی شۆفێر بە یاسا و ڕێنمایەکانی هاتووچۆ ئەبێ ئێمە دوو کارکەین کە لەسا تایە وتمان هەم کاری هۆشیاری هاتووچۆ کە بەردەوامی کار بکەین بۆ گەیاندنی هۆشیاری هاتووچۆ و ڕوونکردنەوەی یاسا و ڕێنمایەکانی هاتووچۆ بۆ چین و توێژەکانی کۆمەلگا و تەواوی کۆمەلگا. هەم کاری بەڕێوەبەرەتی هاتووچۆ ئەوانەی کە لە ڕێی هۆشیاریەوە کار ناکرێ ئیجراعاتی چڕکردنەوەی ئیجراعات و ئەنجامدانی کاری یاسایی دەرەق بە شۆفێری سەرپێچی کار بە تایبەتی ئەوانەی کە وتمان هۆکاری مرۆڤ و تەواوی ئەو تەکنۆلۆژیایی کە لەبەردەستمانەیە لە بەڕێوەبەرەتی هاتووچۆ بەپێی پێشکەوتنی سەردەم و سوودوەرگرتن لە ئەزمموی وڵاتانی پێشکەوتوو ئێمە ژێستە وکو بەڕێوەبەرەتی هاتووچۆ کۆمەڵی ئامێرمان پێەیە کە کاراسانیمان بۆەکە و بۆ ئەنجام گەیاندنی کاری یاسایی دەرەقت بە شۆفێری سەرپێچی کار هەم لە بەکارهێنانی مۆبایل هەم لە بەستنی پشتێنی سەلامەتی هەم شۆفێریکردن لە ژێرکاری مادەی مەیدا شۆفێریکردن لە ژێر کاریگەری مەیدا تێپەڕاندنی هەڵا بە لاساری لێخوڕین زیاتر لە خێرای ڕێگە پێدرا و کامێرەکانی چاودێریکردنی خێرایی یعنی تەواوی سەرپێچەکانی هاتووچۆ ینی وەکو وتمان هەڵمەتی هۆشیاری و ئەنجامدانی کاری یاسایی ئەمە بێ هاوتەری بەگەڵێکدا ئەو کارە بکرێت. دووەم بێ بگەڕێنەوە بۆ باشکردن و یان کەمکردن ڕووداوەکانی هاتووچۆ مادەم دووەم هۆکاری خراپی ڕێگابانەکانە لە هەموو دنیاە ئەبێ ئێمە ئەم هۆکارە چارەسەر بکەین. ئەویش بەلایانی پەیوەندیدار بە وەزارەتی ڕێگاوبان بە شارەوانیەکان و دابینکردنی ئەو بودجەی کە لە حەقی ڕێگاوبان و پیسکردنی ژینگە لە خەڵک وەرەگیرێ و ئەو داهاتەی بەشێک لەو داهاتەی واری پەرەپێدانی هاتووچۆ ئەم ڕێگانی کە ئێستا من پێشتیژی باسمان کە بە ڕێگای مەرگ ناوزەر دەکرێت ئەم ڕێگانە چارەسەرکردن. هۆکاری سێم هۆکاری نەبوونی مەرجی توندوتۆڵی ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان پلانی هەبێ بۆی کە ئەم ئۆتۆمبیلانەی کە کوالیتیان خراپە نێت هەرێمی کوردستان ئەبێ بەڕێوەبەرەتەکانی هاتووچۆ لێپرسینەوە بکەن لەسەر ئۆتۆمبیلانەی کە مەرجی توندوتۆڵیان تەواو نییە و بەسەر شەقام و ڕێگابانەکان ئاسوڕێنەوە. لە پێشتر مەرجی توندوتۆڵی کامەیەکە زیاتر ڕووداوی هاتووچۆ دروستەکە؟ بەرجەکانی توندوتۆڵی هەموو گرنگن لە هەموو پارچەکانی ئۆتۆمبیل گرنگن هەم لە برێک هەم لە سوکان هەم لە ڕووناکەرەوە هەم لە هەموو پارچەکان. ئێمە زیاتر کامیان بۆتە هۆی ڕووداوی هاتووچۆ لە کوردستان؟ ناتوانم پۆلیان شتێک بە تهدیدیکەی کاڵێ مەرجی توندوتۆڵی هەمویان بەیەکەوە تاوکەری پارچەی تەواوی ئۆتۆمبیلن بە لە دەستدانی مەرجە لەو مەرجانە پێچێ ئەگەری دروستبوونی ڕووداوی هەیە. جا هۆکاری چوارەم هۆکاری کەشوهەوا هەندێک جار ئەم هۆکارانە لە دەستی مرۆڤ دەرەچێت دەچێتە دەرزی خوای گەورە و ئەوانەوە بەڵام هەندێک جاریش کەشوهەوا مەسەلەن بوونی بەفر و بەستەڵێکی شەقامەکە ئەمیش دیسانەوە لایانی پەیوەندیدار بەرپرسە لێ وەکو ڕێگاوبان و شارەوانیەکان بۆ نمونە بەفرێکە بارێ ئەبێت و ئامێری تەواوەت هەبێ بۆ پاکردنی شەقام و ئێوە هەماهەنگیتان هەیە لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی تر و لایەن دەستگا پەیوەندیدارەکانی ترا وەکو شارەوانی و ڕاماڵینی بەفر لەسەر شەقامەکان؟ هەمانگەرەوە مانگیە کە بەپێی سروشتی ئیداری لە پارێزگای سلێمانی هەیە ئەگەرنا مەسەلەن لە وڵاتانی پێشکەوتوو ئێستا بۆ چارەسەرکردنی پرسی هاتووچۆ ڕێگاوبان و ڕووداوی هاتووچۆ کۆمەڵێ موسسە هەیە لێک با بڵێن لێک موسسەیە کۆکراوێتەوە
شارەوانی و ڕێگاوبان و هاتووچۆ ئەندازە ئەمانە هەمویان بۆ خۆیان یەک بەڕێبەرات یەک وەزارەتن کاتێک کە گرفتی لە شەقامی کابێ تە پێویست بە نووسرا و ڕۆتین و وەڵامدانەوەی نووسرا و پەیوەندیکردن و هەندێک جایش لە ئەو پەیوەندیان ناچێتە سەر ئاستی کەسیە بێتەوە پەیوەندیەکی باش دەبێت لەگەڵ بەڕێوەبەرێکی لە فەرمانگایەکەوە کەی شێکت بۆ بکە کامە لە ئەساسە هەمووان بەڕێوەبەراتیانە کە لە حکوومەتە بۆ خزمەتی مرۆڤ و بۆ خزمەتی کۆمەلگا دروست بوون بۆەوە کارەکەن بۆی ئەو فەرمانبەرە ئەو بەڕێوەبەرە لەو شێوەیە کە خزمەتکار و خزمەتی ئەو هاوڵاتیانە بکە کە لەو شارە لەژێ دەستیان و ئەو پۆستی هەیە بۆ خزمەتکردن بۆیە ئەمە تا ڕادیە کارێکی قورسیشە بەڵام ئێمە بمانێ بە تەواوەتی کێشەی ڕێگاوبان و کێشەی ڕووداوەکانی هاتووچۆ سەر ڕای هەموو هۆکارانەی ئەو خاڵانتی کە باسمان کردەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بیرەوە بکاتەوە ئەو مؤسسانی کە پەیوەندیان بە بواری هاتووچۆ ڕێگاوبان و ڕووداوەکانی هاتووچۆ لە یەک مؤسسای کۆکردنەوە هەم ڕۆتین کەمە بێتەوە و یاخود مؤسسەکەی هاتووچۆ فراوانتر بکرێت یعنی لەو داهاتە مەسەڵەن کۆمەڵی ئەندازیار مؤسسەیەک بێت کە پەیوەندیان هەبێت بە چارەسەرکردنی ڕێگاوبان. جەنابەت لە سەرتاوە ئاماژەت بەوە کرد کە بە بەراورد بە شارەکانی تری کوردستان و تەنانەت وڵاتانی دەوروبەریش جادەوبان و شەقامی سلێمانی زۆر خراپە. ئەم خراپبوونەی شەقام و جادەوبانەکانمان بە بەراورد بە وڵاتانی تریش ڕووداوەکانی هاتووچۆ بۆ زیاد کردوین یا بە بەراورد بە شاری هەولێر و دهۆک و شوێنەکانی تر؟ ڕووداوی هاتووچۆ لە هەرێمی کوردستان لە هەموو وڵاتەکان بوونی هەیە یان لە هەموو پارێزگاکان هەیە و توانین بڵێن ئاماری ڕووداوەکانی هاتووچۆ کە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هاتووچۆی سلێمانی ساڵانە ڕایگەیەنین زۆر بە پرسیارەتێکی نیشتیمانی و ئەخلاقی سەرشانی خۆمان ئەم ئامارانە بەڕاست و درستی بڵاوەکەینەوە بۆیە هەر وەکو خۆمان وەکو بەڕێوەبەر و ئەفسەر و کارمەندان و ڕێپێدراوانی ناو بەڕێوەبەرایەتی هاتووچۆ ئەوەی لە توانامانە هەیە و ئەو ئەرکەی پێمان سپێراوە لە ڕێخستنی ڕۆژی هاتووچۆ و پاراستنی سەرروجانی ماڵی هاوڵاتیان ئەو ئەرکە جێبەجێ بکەین و هەم ئەو پرسیارەتی شیکاکەیتە سەرشانی حکوومەت لەم ژمارە زۆری قوربانی و برینداری گیان لە دەزای ڕووداوەکانی هاتووچۆ حکوومەتیش پلان و بەرنامەی جددی و تایبەتی هەبێ بۆ چارەسەرکردنی گرفتە و کەمکردنەوە و ڕاگررتنی ئەمە ژمارە زۆرە بۆیە کارێکی گرنگە ئەو کارانە. زۆر باشە کاگەنوەر پێم خۆشە بێمەوە لای جەنابەت کۆتا پرسیاری خۆم ئاراستی جەنابەت بکەم لە ئەگەری بۆ نمونە پابەند نەبوونی شۆفێر بە ڕێنمایەکانی هاتووچۆ و بەردەوام تیژڕەوەی ڕۆشتن چی بکریانی کاتێک کە شۆفێر هیچ پابندیەکی بە یاساکانی هاتووچۆ نییە ئایا ئەمە پێویستە سزاکان زیاد بکرێن کامێرەی چاودێری زیاتر بکرێ یان بۆ منە چوزان مۆڵەتی شۆفێری لە شۆفێرەکە بسەنرێتەوە کاتێک کە تۆ شۆفێرێ بەردەوام بە تیژڕەوی ڕوا و هیچ پابندیەکی بە یاساکانی هاتووچۆ نییە و هیچ حسابێکیش بۆ کامێرەی چاودێری ناکە لێرەدا کە پەروەردەشی ڕۆڵێکی نەبووە چی بکرێت لە پێناو ئیتر وکۆڵی دیلکردن و کەمەندکردنی ئەم شۆفێرەدا بۆ زیاتر کۆنتڕۆڵکردنی خێرایی و کۆنتڕۆڵکردنی سەرپێچی لە ناو شارەکانیان لەم هەرێمی ئێمەدا وەکو لە ڕۆیاسیاکەوە مۆڵات پەیوەستنامەیە عەقدێکە لە نێوان تاکو و بەڕێوەبەراتی هاتووچۆیە بەداخەوە لێرە بە دوای سەرپێچەکان بە غەرامەیەک دەسەڵە ژیرێت لەو کەسێک کە سەرپێچێک دەکات بۆیە بکرا بە سیستەمی پۆینت یا بکرا بە سیستەمی ئەوی لە ڕێی دادگاوە بتوانرێت یان ئەفسەرەکە دەسڵاتی پێ بدرێت لە چه ئاستێکدا مەسەلەن بتوانێت غەرامەی بکات لە چه ئاستێکدا بتوانێت مۆڵەتەکەی ڕابگرێت بۆ ماوەیەکی دیاری ئیتر لە ڕێی دادگاوە بێ ئەو دەسڵاتەوە بێت کە دادگا یا بە خودی بە ئەفسەرەکان کارمەندەکانی هاتووچۆ ئەمەشێ لە کارە باشەکانە بۆی کە بتوانێن خەڵک ڕاگرین لە شۆفێری ئەو کەسانی کە سەرپێچی ئەەکەن ئەو کەسانی کە سەرکەشی ئەەکەن کە نسبەتێکی کەم و لە بەرچاویشن تۆ نسبەتێکی کەم ئەبینیت و ئەزانی هەموو شۆفێرەکان سەرپێچکە نسبەتێکی کەمن بەڵام بە پێی یاسا بتواندرایە ئەو عەقدە یان ئەو گرێبەستەی کە پێی درراوە مۆڵەتی پێدراوە کە ئۆتۆمۆبیلی پێ لێ بخورێت بە پۆینت یان بە لێسەنەوە یان بە ڕاگررتنی وای لێ بکرێت بۆ ئەوەی کە ناچار کرێت سەرکێشی نەکات وە سەلامەتی هاتووچۆ پارێزێت. زۆر باش کاگەنوەر کۆتا قسە و پەیامی جەنابتان چییە؟ ئێمە لێرەوە سەرخۆشی لە هەموو ئەو خێزانە ئەەکەین و لەم خێزانەی کە پێرێ دوێنێ ئەو ڕووداو ڕوویاوە هاوبەشی خەمیانەکەین و داواکارین خۆی گەورە سەبووری خەمیان بدات و شیفای بریندارەکانی شامباتەوە و ئێمە مردنی تاکە کەسێک ئازارشی زۆرمان پێگەێنێت چونکە ئێمە ڕێکخراوێکی خۆبەخش لەو بواردا کارەکەین خۆمان ماندووەکەین بەبێ هیچ منەتێک بەرامبەر بۆ بکەین کە خۆمان ماندووەکەین بەڵام بۆ خۆمان ماندووەکەین کە بتوانین لە خەم و لە هەمی خەڵک کەم بکەینەوە داواکارین لە شۆفێران داواکارین لە هاوڵاتیانی خەڵکی کوردستان کە بتوانن
پابند بن بە ڕێنمایەکانی هاتووچۆ پابند بن بە یاساکانی هاتووچۆ بۆ ئەوەی بە سەلامەتی هاتووچۆ بکەن و داواکاریشی لە حکوومەتی هەرێمی کوردستان کە خۆکانی گواستنەوە بکە بەهۆی گشتی ئەم هەموو سیارە پشکۆلێ لە نێوان شارەکانە ئیش نەکە کاتێککە ڕووداوێک ڕۆدات زیانەکانی لە ئاسیشی زیادایە و لە ئاسیشی زۆردایە. زۆر باشە، زۆر سپاس بۆ جەناب کا کاروان. کامێراکانی چاودێری لە دەرەوەی بۆ من ناو شار چەقی شار لە ڕێگا تیژڕەوەکانە جێگیر بکرێن ئەمە شتێکی باش نییە کە لە پێناو کەمکردنەوە و وەبوونی بەردەوامی ئەو کامێرای لەو شوێنە ئیدی شۆفێر بە ئاستێکی لەسەر خۆ هێواش بڕوە. کامێرەکانی چاودێریکردنی خێرایی کە بەڕێوەبەرەتەکانی هاتووچۆ ئێستا کاری پێەکەن بە ئامانجی کەمکردنەوەی خێرایی و کەمکردنەوەی خێراییش بە ئامانجی کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتووچۆ بۆیە بوونی کامێرەکانی چاودێریکردنی خێرایی لە هەموو شوێن و جێگایەکان لە شەقامەکان لە ڕێگاوانەکانی دەرەوە گرنگە و یەکێکە لە هەوڵەکان یەکێکە لە کارەکان کە بەڕێوەبەرەتەکانی هاتووچۆ گرتویانتە بەر بۆ ناچارکردنی شۆفێران و پەیوەستبوونیان بە خێرایی دیاریکراو. مەبەستمەی ئەگەر لە دەرەوەی شارەکان جێگیر بکرێ و کامێرایانەوە کوچۆن لە شەستی لە بازنەی مەلیک مەحموود جێگیرکراوە ئەمە تا ڕادەیە نابێت هۆکاریەوەی کە ڕووداوەکان کەم بکرێنەوە. یەکێکە میکانیزمی کامێرەکانی چاودێریکردنی خێرایی دانانی کامێرەکانی چاودێریکردنی خێرایی یەکێکە لە فاکتەرەکانی چێکە لە هۆکارەکانی ناچارکردنی شۆفیران بۆ کەمکردنەوەی خێرایی و کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتووچۆ و بەرنامەی بەڕێوەبەراتی هاتووچۆ هەیە کە لەلایەن کۆمپانیایکی ناوخۆییەوە لە ئایندێدا چەند کامێرایکی جێگیر لە ڕێگاوانەکانی دەرەوە لە قەزا و ناحیەکان و لە ئیدارەکانی دەرەوەی پارێزگای سنێمای ئیداری گەرمیانی ئیداری ڕاپەڕین دابنێ. کۆتا قسەت چییە جەنابەت وەکو بوتەبێژی بەڕێوەبەراتی هاتووچۆی پارێزگای سلێمانی؟ وەڵا کۆتا قسەم هەر ئەبێ بگەڕێنەوە بۆ قسەکانی بەڕێز ئەو کاک شێخەنوەر باسی کرد داواکاری و پەیاممان بۆ شۆفێران و هاوڵاتیانەوەی کە پابەندی یاسا و ڕێنمایەکانی هاتووچۆ بن و داواکاریشمان بۆ حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە کە ئاوڕێکی جدی لەسەر شەقام و ڕێگاوانەکان بدێتەوە بە تایبەتی ڕێگاوانەکانی دەرەوە و ئێمەش وەکو بەڕێوەبەرایەتی هاتووچۆ وەکو ئەفسەران و ڕێپێدراوان و کارمەندانی بەڕێوەبەرایەتی هاتووچۆ بەڵێن بە شۆفێران و بەکارهێنەرانی شەقام دەین کە بەردەوامی لە خزمەتکردنی هاوڵاتیان لە سپاراستی سەر و گیان و ماڵی هاوڵاتیان و ئەوەشی کە کاری گرنگ کە زۆرترین کاربیکە ئەوەیە کە وەکو باسمان کرد شۆفێر پابەند بێ بە یاسا و ڕێنمایەکانی هاتووچۆ و حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێکی جدی لە شەقام و ڕێگاوانەکان. زۆر سپاس دەکەم، زۆر سپاس بۆ یەک لە بەڕێزان ڕایت کاروان سدیق بوتەبێژی هاتووچۆی پارێزگای سلێمانی و ئەنوەر شێخ محەممەد جێگری سۆرەکی کۆمەڵی سەلامەتی هاتووچۆ. سپاسانەکەم، سپاس بۆ پەیام و ڕێنمایەکانتان. زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست، سپاس بۆ ئێوەی عەزیزیش تا بە گەشتنەوەیەکی تر لە بەرنامەیەکی تری گفتوگۆ بە خوای گەورە مێرەبانتان سپێم هەر شاد و سەرکەوتوو بن و دوور بن لە هەر بەڵاو موسیبەتێکی هاتووچۆ. خواتان لەگەڵ.